جیهان تەها کێ بوو بۆچی تیرۆر کرا؟ لە چەندین ساڵە مامۆستایان و فەرمانبەران لە سەر شەقامەکانن دەیانەوێت حەق و شایستە دارەکانی خۆیان بەدەستبێنن بەڵام پێی ناگەن. بۆیە بووە خۆی کردە نوێنەرایەتی هەموو ئەو مامۆستا بەڕێزانە. ئەمەش دەرئەنجامیشی ڕاستی حاشا هەڵمەگرە کە لە وڵاتی ئێمە هەر کەسێک دەنگ هەڵبێنێ یاخود هەر کەسێک بێوێت بەرپەچی لایەنی پەیوەندیدار بداتەوە، حیزبە گەندەڵەکان بداتەوە. ئەو کاربەدەستانەی کە مامۆستایان و فەرمانبەرانیان کردوتە گەمەیەکی سیاسی و یاریان پێ دەکەن و دەیانەن و دەیان بەن بێدڵنیان دەکەن و دڵنیان کپ دەکەن بۆ هەتا هەتایە. بۆیە ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵمەگرە هەر کەسێک لە وڵاتی ئێمەیە کە بێوێ قسە بکات یاخود بێوێت دڵنگێکی ڕاستی بگەێنێ دەیکەنە ئامانج دەیکەنە قوربانی. 2 ساڵ لەمەوبەر مامۆستا جیهان وانەبێژ و ناڕەزا تەمەن 35 ساڵ کە دایکی 2 منداڵ بوو لە شەوی 26 ترشینی یەکەمی 2023 لەسەر ڕێگای بارزان لە سنووری پارێزگای هەولێر لە ئەنجامی وەرگەران و سووتانی ئۆتۆمبیلەکەی لە ڕووداوێکی سیناریۆ بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستدا. وتاری خانەوادی مامۆستا جیهان بە ناونیشانی بێتاوانترین مرۆڤ بە قێوەزەوەترین شێوە تیرۆر کرا. 2 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا مامۆستا جیهان نوێنەری وانەبێژانی هەولێر بە ڕۆژی ڕووناک لە ناو جەرگەی هەولێر دەڕفێنرێت و لە شەوێکی تاریک و نەگریسی پاییزدا نزیک کاتژمێر 8 لە نێو شاخ و داخەکانی بلەو بارزان دوو لە هەموو بایەکی مرۆڤایەتی و بە دڕنداترین شێوە هەر هێندەش نا بەڵگ و ئاگر لە جەستەی پیرۆزی ئۆتۆمبیلە بچووکەی بەردەدرێت کە بۆ هەموو لایەک ئاشکرایە ئەو ناوچەیە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە منەماڵی دەستڕۆشتوو کە لە لوتکەی هەڕەمی دەسەڵاتدان لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ کە 2 ساڵ تێپەڕە بێت بەسەر ئەو تاوانە قێزەونەدا دەسەڵاتدارانی ئەو سنوورە هەتاکو ئێستاش ئامادە نەبوون بە 1 و 6 بەرگری لە خۆیان بکەن و بەلایەنی کەم کامێراکانی چاودێری سەر شەقامەکان بخەنە بەردەم ڕایگشتی و خانەوادەکەی. واسی ساڵە ئەم مەڕانە ئەم مەڕەلات و لەڕانە لە جێی کاوجۆ پشتل ئەخۆن بەدەست قەسابی سەرتەخت بێ هەبوونی شانس و بەخت چەقۆی ئەسلی ئەدرێپەیان لەگەڵ گژ و گیای نایلۆن. ئەم ئێستاکەش ئەو مەڕانە ئەو مەڕەگێژ و گەڕانە ئەو فێر نەبووی بێفەڕانە شەڕ بۆ چەقۆی قەساب ئەکەن لەگەڵ بزن ئەڵێن قەساب ڕۆزی دەرە چەقۆی قەساب تێکۆشەرە بزن ناوەستێ تێک دەرە کەچی قەسابە پیسەکان کاوجۆی مەڕەکانت. ئێوە خائین و خیانەتکارن خاوەن هەزاران کۆشت و تەلارن ئێوە فیرعەونن ئێوە زوحاکن خاوەن فڕۆکە و مەتاری شازن. بۆ مامۆستا نیشتیمانی جیهان تەها مامۆستای وڵاتم، مامۆستای باشم، مامۆستای حەقبێژی، مامۆستای ڕاستی، مامۆستای دژی زوڵم و زۆرداری، مامۆستای هەزاران فێرخوازی دژی گەندەڵ بووی دوا تیرۆر کرای تۆ ڕازی نەبووی بە حەق خوڕانت بە پێشلکاری بەرامبەر هەوزمانانت. تۆ مامۆستای هەر هەمومانی لە تۆ فێربن وەستان دژی زۆرداری تۆ وەستایتەوە دژی زۆرداری بۆیە تۆیان برد لە ئێمە بە یەکجاری. ئەمڕۆ یادی 2 ساڵەی گیانبەختبوونی مامۆستا جیهان تەهایە، مامۆستایەک کە بۆ ماف ئازادی و ڕاستی تێکۆشاوە. لە یادی 2 ساڵەی گیانبەختکردنی مامۆستا جیهان تەها سەری ڕێز و نەوازشی بۆ دادەنەوێنین. مامۆستا جیهان بۆ ماف و ئازادیەکانی گەنجان و مامۆستایان و فەرمانبەرانی گشتی لە هەرێمی کوردستان تێکۆشاوە و بەداخەوە ئەمەوێ من نیگەرانی خۆم دەرببڕم لەسەر لایەنی ئەمنی لە هەرێمی کوردستاندا. کەسێکی ئاسایی تاوانێک یاخود هەر شتێکی دوو لە یاسا ئەنجام بدا لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێرە دەستگیر دەکرێت. بەداخەوە دەسەڵاتی دیکتاتۆر و خۆچەسپێن کوردستان سڵ لە هیچ جۆرە تیرۆرکردنێک ناکاتەوە بۆ لە ناوبردنی دەنگ و ڕەنجی ئازادی خوازان و ڕۆژنامە نووسەربێرەکان و چالاکوانیان. بۆیە ئەرکی هەمومانە دژی ئەم دەسەڵاتە بوەستینەوە بێدەنگ نەبین و بەگشت ئەم دەسەڵاتە بچینەوە هانی هەموو ئازادی خوازان بدەین لە هەرکوێ ئەم جیهانە هەن. ئەمڕۆ 2 ساتێ دەبڕێ بەسەر تیرۆرکردنی مامۆستا جیهان تاوانی ئەوە بوو کە ڕخنەی جدی کرد لە دەسەڵات. بۆیە لە ڕووداوێکی تەموو مژاوی بۆ هۆکاری نادیار تیرۆر کرا. بۆیە لێرەوە پێتان دەڵێن وا نەزانن مامۆستایەک تیرۆر بکەن 100 مامۆستایتر هەن کە بێدەنگ نابن وە لە ڕێبازەکەی بەردەوام دەبن.
ئەمڕۆکە ئێمە وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوانێت لە شاری بێرمیکان بۆ یادی مامۆستا جیهان تەها کە بە پلانێکی پارتی دیموکراتی کوردستان و لە ڕێگاوبانی بلەو بەرزانەوانێ کە سیارەکەی وەرگەڕا و بەپێی وتەی پۆلیس کە بەرەڕەچوونیان بۆ کردو و کە بۆ بەڕووداوێکی هاتوچۆ لە قەڵمی ئەدەن و بەڵام بنەماڵەی بارزانی تۆمەربار دەکرێن بە تیرۆرکردنی مامۆستا جیهان. ئەمڕۆک و ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆکی وڵاتی بەریتانیا هەستاین بەسازکردنی ساڵڕۆژی یادکردنەوەی مامۆستا جیهان تەها کە تیایدا شەهید کرا و ئێمە بە ڕووی دەمانەکەینە حکوومەتی هەرێمی کوردستان پێی دەڵێنەوە ناتوان دەنگە ئازادەکان کبکەنەوە و بەردەوامین لە چالاکی و پیشاندانی ناڕزایی دژیەوە لە بەرنامە و پرۆگەرامە ناشیاوەکانتانە کە هەمیشە بەردەوام دژی ڕۆژنامەنووسان و چالاکوان و خۆپشاندەرانن. مامۆستا جیهان تەها ئەو ژنە ئازادە ویستی لە هەولێر بە ئازادی بدوێ و داوای مافی هەمووان بکات لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە 26 دەی 2023 پارتی تیرۆری کرد و هەر بە زیندوی سوتاندی. بەڵام با دەسەڵات باش بزانێ بە کوشتنی ئازادی خواز ئازادی کب ناکرێ و هەزاران ئازادی خوازی تر دەچنە ڕیزەوە. ئەمڕۆ وەکو چالاکوان و ئەندامێکی ڕێکخراوی داکۆک ئامادە بووم لە یادی شەهیدکردن و تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها و زۆر بەداخەوە کە تیرۆر کرا لەسەر چەند ڕەخنەیەک و وەکو کردنی دەنگێکی ئازاد بەڵام با ئەمە بزانن کە بە تیرۆرکردنی کەسێک دەنجی ئازاد کب ناکرێ و هەزاران دەنجی ئازادی تر دروست دەبێتەوە. ئەمڕۆ لێرەم بۆ یادکردنەوەی مامۆستا جیهانی بەناحەق کوژرا و بەداخەوە لە ڕۆژێکی وایە کۆبوونەتەوە بۆ یادێکی واکە ئەو بەناحەق کوژراوە بەڕاستی. بەڵام بەسەرانی پارتی ئەڵێن کە جیهانێکیان کوشتووە جیهانێکە هەژێنن. ئێمە وەکو ڕێبازەکەی ئەو هاتوین بۆ دووپاتکردنەوەی ڕێبازەکەی ئەو دەنگێکە مرێنن هەزاران دەنگ ئەهەژێنن. بەڵام ئەوە پیشەی ئەوانە کە بەس ئەم دەنگە ئازادانە هینکەن بخنکێنن بەڵام بۆیان ناچێتە سەر. ئەوە بە زۆر باشەوە بزان کە بۆیان ناچێتە سەر. هەموو ئەم ئەندامانەی لێرن هەموو بۆ ڕێبازەکەی مامۆستا جیهان لێرن و بۆ ڕێبازەکەی سەدەش عوسمان و کاوەگەرمیانی و شێروان شێروانی و هەموو ئەمانە ڕێبازی ئەوانە گرین ئیشەڵا ئەم میلەتەش هەموو ئازادە بێت لەژێر دەستی ئەم حکوومەتە تیرۆریست و مافیایەدا. ئێمە وەکو چالاکوانانی بەریتانیا وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک هەستاین بە یادکردنەوەی شەهیدێکی قەڵەم جیهان تەها بەداخەوە لە هەرێمی کوردستان نەبوونی ئازادی ڕادەربڕین و نەبوونی دادگایەکی سەربەخۆ وای کردووە کە ئازادی خوازان و مامۆستایان و چالاکوانان نەتوانن ئازادانە داوای مافەڕەواکانی خۆیان بکەن. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە زۆرێک لە چالاکوان و مامۆستایان تووشی گرتن و کوشتن ببنەوە. بۆیە ئێمە لێرەوە ئیدانەی ئەو کارە قێزەونەکەین کە بەرامبەر مامۆستا جیهان هاشم کرا و بێدەنگ نابین و بێدەنگیش نەبووین. داواکەین بکوژانی جیهان تەها بە سزای خۆیان بکەن. مامۆستا جیهان مامۆستایەک بێژ بێدەنگی تۆ بوێری و تۆ گەشتە دەنگێکی هەموو تاکێکی کورد و فێری کوردی کردن هەستانەوەی دژی زوڵم و زۆرداران ئەوان بەڵام ئەوان ترسنۆکانە ڕۆحی جوانی تۆیان تۆراند و بەدەستی ڕەشی پیسیان جەستەی بێگوناحی تۆیان شێوان. ئەمڕۆ لە ساڵ ڕۆژی شەهیدکردنی مامۆستا جیهان تەهادا کۆبووینەتەوانێ بەر لەگەڵ ڕێکخراوی داکۆکە بوو من وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک و چالاکوانێکی سیاسی لە وڵاتی بەریتانیا. ئەمڕۆ ساڵ ڕۆژی شەهیدکردنی دووەمین ساڵ یادی شەهیدکردنی مامۆستا جیهاندا کۆبووینەوە سەر شەرمەزاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی کە لەم ڕۆژەدا مامۆسایەکی بوێریان شەهید کرد مامۆسایەکی حەقبێژیان شەهید کرد. ئێمە سەرکۆنەی ئەو کارە زوڵم و تیرۆریستیە دەکەین و هیوادارین دادوەران بە حەقی خۆیان بگەێنن کردەوە تیرۆریستە و بگاتە جێگەی خۆی. ئەی خوشکە لەیلا ئەی خوشکە لەیلا بۆ دەکەم نشین وەیلا ئەی
خوشک لەیلا ئەی خوشکە لەیلا ئەوە بۆ دەکەمیشین وەیلا گوڵاڵە سوورەی خاکی کوردستان ئەی خەباتکەری ڕێگای نیشتیمان ژنە ئازاکەی نەبەردوو دلێر چوویتە بن پەتی ئای قەناورە وەک شێر گیاوانی خۆت سپارد گیاوانی خۆت سپارد بە خاکی پیرۆز چوویتە بن پەتی قەناورە وەک شێر ژنازاکەی نەبەردوو دلێر چوویتە بن پەتی قەنارە وەک شێر لە باخی ژیناو هەڵیان بژاردووی هەڵیان بژاردووی داوانی درۆیان بەسەراسپاندووی گیانی خۆت سپارد بە خاکی پیرۆز چوویتە بن پەتی قەناورە وەک شێر